بەردەم دادگای چۆمانە زیان لێکەوتوانی بۆردومانی گوندی ئازادین لە باڵەکایەتی هاتوینێر لەبەر دادگای چۆمان هاتوون سکاڵا تۆمار بکەن دژی تورکیا بەهۆی بۆردومانکردنی لادێکانیان و لە ناوبردننی ئاژەڵ و ڕەزوباخیان لە چەند ڕۆژی ڕابردوو. ئەگەرچی ئەمە یەکەمین بۆردومان نییە لە ناوچەکە، بەڵام لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکەمین جارە لەلایەن زیان لێکەوتوانەوە سکاڵا دژی بۆردومانەکانی تورکیا تۆمار دەکرێت و داوای قەرەبوو دەکەن. لە ڕێکەوتی 22/1 2021 کاتژمێر 2:45 دقەی دوای نێوەڕۆ لە گوندی ئازادیکی کان تەنها 150 مەتر لە ڕێگای هامڵتۆنەوە دوورە خان و شوێنی بەخێوکردنی مەڕووماڵات لەلایەن فڕۆکە زنجەکانی تورکیاوە بۆردومان کرا. لە ئەنجامی ئەو بۆردومانە زەرور و زیانجی گەورەمان بەرکەوتووە، بۆیە سکاڵا لە دژی کۆنسوڵخانەی تورکیا لە هەرێمی کوردستان و کوردستان تۆمار دەکەم وێڕای کارەکەم داواکارم قەرەبووی ئەو زیانە بکرێمەوە. لە ئەنجامی بۆردومانەکەدا 257 سەر مەڕ 107 کاوەڕ 85 سەر بزن و 52 کاوڕ و 31 نێری و بە بەهای 10 ملیۆن دیناری جۆ ئالیک بای 5 ملیۆن دینار کەلوپەلی ماڵ و لە ناوچووە. هەروەها خان و لە ئەنجامی بۆردومانەکەی وێران بووە لەسەر ڕووبەری 1000 مەتر دووزا بووە کە ئاسەواری نەما و عساری بەخێوکردنی مەڕووماڵات لەسەر ڕووبەری 700 مەتر بووە. هەروەها تەواوی ڕۆزوباغەکەم لە ناوچووە. بەڵێ ئەتوانی لێرە ئەو داوایە چونکە کراوە لەسەر ڕێک کۆنسوڵخانەی تورکیاوە ئەوان نوێنەریان بێت و لە دادگایەکە چونکە مافەکە مافێکی کەسیە و ئەو شوێنێکە ئەوەکەی لێکراوە قەزەکەی لێ ڕووداوە دوور بووە لە ئەوانەی کە شوێنەکانی پەکەکە و ئەوانەی لێ بووە. بۆردومانەکانی ئەم دوایەی باڵەکایەتی لە نزیک گوندەکان بوون و ئەمنیەتی ناوچەکە لە ژێرپرسیاردایە، گەرچی ناوچەیەکی بازرگانی و کشت و کاڵی و گەشتیاریە. بێدەنجی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئاست پاراستنی سەر و ماڵ و گیانی هاوڵاتیان هێندەیتر هاوڵاتیانی نیگەران کردووە. بە جۆرێک هاوڵاتیان بە بەرچاوی بەرپرسانەوە دەبنە قوربانی و زیانیان پێدەگات، کەچی وەک ئەوەی نەبایاندی بێنەباران هیچ بەرپرسێک دەنجی لێ نایات. ئێمە داوا پێمان وا بوو پێویست بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی بانگێشتی قۆنسوڵی تورکیا بکاتن، پێی بڵێتن کە تەزاوزکردن لۆ ناو سنتەرەکان و لۆ شێواندنی ئاسایش و ئەمنیەتی ناوشار و دێهاتەکان بەڕاستی جێگای قبولکردن نییە، بەڵام بەداخە ئەو هەڵوێستەمان نەدی. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نەتوانیت داکۆچی یان خاوەنداریەتی لە خاچی هەرێمی کوردستان بکە کە ئاسمانەکەی و خاکەکەشی واڵاکراوە بۆ هاتنەناوەوەی دەوڵەتێکی وەکو تورکیا، چۆن نەتوانی کە دیفاع یان خاوەنداریەتی لە خەڵکی سڤیلەکە کە بینی ڕۆژانە لە ئەنجامی بۆردومانەکانی دەوڵەتی تورکیا بە بەرچاوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمەوە خەڵکە بیتە قوربانی. ساڵانە بە بیانووی لێدان لە بارەگاکانی پەکەکە تورکیا ناوچە سنووریەکانی باڵەکایەتی و برادۆست بۆردومان دەکات. بەو هۆیشەوە ساڵی ڕابردوو لە سنووری برادۆست 5 هاوڵاتی بریندار و 2 هاوڵاتی تریش کوژراون. ئەمە سەرەڕای زیانێکی زۆری ماڵی و مادی کە بەر هاوڵاتیان کەوتووە. تاوەکو ئێستاش هیچ هاوڵاتیەکی زیان لێکەوتوو قەرەبوو نەکراوەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان لە دەڤەری باڵەکایەتی.